مرض أريك هذا ئەم تاوانە قێزەونە کە دش بە هەموو بنەما ئینسانیەکانە بە هەمان شێوەش دش بە بنەما ئاینیەکانە مرۆڤ کە لە دایکە بێ بەڕێزەوە لە دایکە بێ لە مردنیشە هەر بەڕێز و بەشکۆوە پێویستە بە خاک بسپێردێ بۆیە لەسەر بڕیاری بەڕێز قوبات تاڵەبانی جێگری سەرۆکی ئەنجومەنی وەزیران بڕیاری داوە کە هیچ ژنێک بەبێ ناسنامە نابێ لە هەرێمی کوردستاندا بە خاک بسپێرێ پێویستە ناو و ناسنامەی خۆی پێ بدرێتەوە وەکو لە ژیاندا زوڵمی لێکرا و ژیانیان لێسەندەوە پێویستە لە کاتی بە خاک سپاردنیا لە کاتی مردنیا ئەو حرمەتە وەکو هەر ئینسانێکی تر پێی بەخشێتەوە ئێمە ئەمڕۆ لێرین هەمومان پێکەوە بۆ ئەوەی هەنگاوێک بۆ گۆڕینی ئەم کلتورە بکەین کە ژنەکانە کوژرێن و بە ژمارەیەک بە ژمارە 60 بە ژمارە 200 ئەیخەنە ژێر خاکەوە ئێمە ئەمڕۆ لێرین بۆی دێکان بە ناو و ناسنامە و بەرواری لەدایکبوون و بەرواری کۆچی دوایی بە خاک بسپێرین سەبارەت بەم دۆسیە ئەمەیە ئەوە بە بەڕێستان بڵێم دێکان یەکێک بوو لەو کچانەی کە وەکو هەر کچێکی تری و ئەم وڵاتە بەهۆی بارودۆخێکی کۆمەڵایەتیەوە لا خێزانەکەی دابڕاوە پاشان بۆ کارکردن دەچێتە جێگەیەک و دواتر لەلایەن چەند کەسێکەوە هەوڵ دەدرێت کە کێشەی بۆ دروست دەکەن پاشان لە ڕووداوێکی تەمۆ مژاویدا دەبێتە هۆی کوژرانی دوایەوەی کە دوای ڕۆژێک لە ڕووداوەکە تەرمەکەی لە سەر ڕێگەی بەکرەجۆ فڕێ دەدرێت بۆ مەبەستەتی مەکانی بەڕێوەبەراتی پۆلیسی سلێمانی لەگەڵ بەڕێوەبەراتی ئاسایشی سلێمانی بە سپاسەوە دەستە و هەر ئەو کاتە دەستیان بە لێکۆڵینەوە کرد لە پاش چەند ڕۆژێک لە ڕووداوەکە دەتوانرێت هەم تاوانبارانی ئەو دۆسیەیە دەستگیر بکرێن کە ئەم جارە جیاوازە لە ژنەکانی تر ئەوەیە کە بە ناسنامەی خۆیەوە بە ناوی خۆیەوە ئەنێژرێ کە هیوادارم ئەمە دوهامین خۆڵ بێکێمە ئەیکەین بەسەر ژنێکا کە بەبێ ئامادەبوونی کە سوکاری ئەنێژرێ بەداخەوە ئەمە یەکێکە لەو کێشانەی کە لە کۆمەلگای ئێمە هەیە کاتێک کە ژنێکە کوژرێ بە ناوی شەرەفەوە سکاڵاکار نییە لەسەر دۆسیەکەی وە کاتێک کە تاوانبار ناگیرێ هۆکارەکەی ئەوەیە کە سکاڵاکار نییە بەڵام بەداخەوە لەم دۆسیاسکە تۆمەتبارەکە تاوانبارەکە گیراوە بەڵام خێزانەکەی ئامادەنین کە ببن بە سکاڵاکار لەسەر دۆسیەکەەوە داوایان هەبێ هەرچەند ئەمە مافی گشتی تایە و دۆسیەکە بەردەوامە بێ لە ناو دادگاکانە من دڵنیام لە تەجروبەیە و کەیسانی پێشوە کە هەمان بووە کە لەو مەراسیمانەیە کە بەشداریمان کردووە دواتر بە شێوەی ناڕاستەخۆ پێمان گەشتۆتەوە لە لایەن خێزانەکانیانەوە کە لە تەلەڤیزیۆنەکانەوە کاتی ئێمەیان بینیوە بەشدار بووین دەستخۆشییان لێ کردوینەوە گریاون و حەزیان کردووە کە لەگەڵمانە بن بەڵام بەداخەوە لە دوای ئەوەی کە کەسێکی خێزانەکە ئاکوژرێ خۆشیان هەڕەشیان لەسەر ئەگینا من دڵنیام هیچ کات دایکی دیەکان ئەگەرما بەیان هەر کەسێکی تری حەزی نەکردایە کە لەگەڵمانە بێ بەڵام هۆکارەکەی ئەوەیە کە ڕێگری دروستە بێ لەلایەن ئەندامەکانی تری خێزانەوە و هەڕەشەیان لێکرێ بۆیە ناتوانن لەگەڵمانە بەشدار بن ترس دوای لێ کردووە کە نەگەڕێتەوە ناوخانەوە دەکەی ترس دوای لێ کردووە کە بەداخەوە دەست کۆمەڵێک کەسانی خراپ بکەوێت لە دوایە بەڕاستی چارەنووسی بەم جۆرە بگات و ئەتوانم بڵێم لە کللتوری کوردی و لە کۆمەڵگەی کوردی و لە هەرێمی کوردستانە پشکی شێری کێشە کۆمەڵایەتیەکان ئەتوانم بڵێم بەر ئافرەت کەوتووە و زۆربەی کێشە کۆمەڵایەتیەکانیش بەداخەوە یا بە کوشتنی ژنان کۆتایی پێێت یاخود بەخۆ کوشتن کۆتایی پێێت وەکو پارێزەری خۆبەخش لەم کەیسەیە ئیشەڵا ئیش ئەەکەم لەبەر ئەوەی سکاڵاکاری نییە و سکاڵاکار داواکاری گشتیە لەبەر ئەوەی کەس و کارەکەی تا ئێستا خۆیان نەکردو بە ساحێبی نە لەو کاتی کە لە شەڵتەرا بووە نە لەو کاتێک کە لە مەیتخانەکانی سلێمانی ماوەتون نە بە ئێستاشەوە بەداخەوە خانەوادەکەی ئامادەنین وەکو خۆم ئامادەم بە ئەرکی سەرشانی خۆمی ئەزانم کا ببم بە پارێزەری خۆبەخش لەم کەیسەیە و تا ئێستا سوپاس بخوا کەیسەکە بەڵێ تا ئێستا لە دادگای لە کۆڵینەوەدایە و بەردەوام لە کۆکردنەوەی زانیاریین و بەردەوام منیش خۆم یعنی زانیاری کۆ ئەەکەم و ڕاستەخۆ ئەیم بە دادگای لە کۆڵینەوە لەبەرەوەی بەڕاستی ضرورە ئەبێ بزانی کە ئافرەتێک دیسانەوە لە کۆمەڵگەی کوردی بوو بە قوربانی ئەو ئەرکی سەرشانی منە و تا ئێستاش وەکو پێم وتی لە دادگای لە کۆڵینەوەیان ماوەتەوە ئینشاءالله بەم نزیکانە
ئیحالە ئەکری بۆ دادگای تایبەتمەند من لەو کاتەشا هەر پارێزەری ئەبمو هەتا کۆتا بڕیار کە ئیشەڵڵا تۆمەتباران بە سزای خۆیان نەگەن.